بناوی خوای بەخشندەی میهرەبان ڕاگەیاندراوی حیزب لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان سەبارەت بە ڕووداوەکانی سووریا و ڕۆژئاوای کوردستان نیگەرانی قوڵی خۆمان دەردەبڕین لەو ڕووداوانەی چەند ڕۆژێکە لە ڕۆژئاوای کوردستان و باکووری سووریا ڕوودەدەن لە ڕوانگەی بەرپرسیارەتی نەتەوەیی و مێژوویمان هەڵوێستمان لە چوارچێوەی ئەم خاڵانەی خوارەوە ڕادەگەیەنین. یەکەم، ئیدانەی بێدەنجی بەرامبەر هەڕەشەکردن لەگەلەکەمان دەکەین و داوا لە هاوپەیمانان دەکەین بەرپرسیارەتی خۆیان بەرامبەر بەگەلەکەمان بەکردار بسەلمێنن. دووەم، داوا دەکەین چارەسەرکردنی ئاشتیانە و چارەسەرکردنی کێشەکان بکرێتە بنەمای گفتوگۆی هەردوو لا. سێەم، پرسی کورد پرسێکی ڕەوا لە ڕۆژئاوا و پێویستە بە پێی قۆناغەکە و هەلومەرجی نوێ و هەلومەرجی ناوچەکە پێگەی کورد لە سووریا تەواو پارێزراو بێت. چوارەم، گەرانتیکردنی مافە سیاسی و مەدەنی و کولتوریەکانی گەلی کورد لە دەستوری هەمیشەیی سووریا ڕەنگ بداتەوە. پێنجەم، هاوبەشیکردنی کورد لە دامەزراوە سیاسیەکانی سووریا کە هاوتا بێت لەگەڵ پێگە و خەباتی کورد لە ڕۆژئاوا. شەشەم، ئیدانەی بەیاننامەی وەزارەتی ئەوقافی سووریا و هەموو ئەو هەوڵانە کە دەیانەوێت بەرجی ئاینی بکەنە بەرچێشەکە دەکەین. حەوتەم، داوا دەکەین هەردوو لا بەکردار پابەندی ڕێکەوتنەکانی نێوانیان بن بۆ سەقامگیری سیاسی و کۆمەڵایەتی ناوچەکە.